لەبارەی درێژەکێشانی ئابلۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ لە درێژایی مێژووەوە لە دژای و مێژوە کە عێراق و بەغدا لەگەڵ کورد و کوردستان و هەرێمی کوردستان ئازار و مەهانەتی بۆمان ئەو ئابلوقەی ئێستاش درێژەی کێشا بەڕاستی کە هەرێمی کوردستان شایانیەوە نییە کە ئەو قەدرەی لێ بکرێتن. هیوادارم هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە هەڵەکانی خۆیانە بچنەوە و ئەم فڕۆکەخانە و خەزەی دارایی چارەسەر بکەن، بەرپرسانی هەرێمی کوردستانی بە خۆیانە بچنەوە، بیل لە هەڵەکانی خۆیان بکەنەوە، هەر بۆ بەرژەوەندی خۆیان کار نەکەن، بیل لە میلەت بکەنەوە لە چی قەیرانێگایە. هیوادارم سەرکەوتوو بن حکوومەتی هەرێمی کوردستان. ئابلۆقەکان لەسەر هەرێم لاچێت لایەن عەبادیوە، بەڵام ئەوەی دانەچێت ئەوەی نەمێنێ توی خیانەتە. ئەگە خیانەت بمێنێ ناوگەلی کورد هیچ سەرکەوتنیە بە خۆمانەوە نابینین. من وەکو گەنجێکی کوردستان، وەکو کوردێک ناڕەزاییم هەیە سەبارەت بە بڕینی بودجە لەلایەن حکوومەتی عێراق، داخستنی فڕۆکەخانەکانی کوردستان، کەمکردنەوەی بودجە. ئەم کێشانەش چارەسەر دەکرێت بە دانووساندن.